الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. خۆشەویستەکانم ئازیزەکانم خوشکە بەڕێزەکان بەئیزنی خوای پەروەردگار لە ئەم زنجیرە ڤیدۆیەمان بەئیزنی خوا باسی یا شەرحی کتێبی غایەة الاختصار ئەکەین لە مەذهبی ئیمامی شافعیە کە ناسراوە بە مەتنی فتح القەریب. ئینشاءالله بە پێی توانە ئەتوانم بڵێم شەرحێکی کامل نابێ چونکە جۆرێک لە پەلەیی تایە، بەڵام ڕوونکردنەوەیەکی باشە بێ بەئیزنی خوا. هیوادارم هەموو لایەکان سوودی لێ وەربگرن. کتێبەکە بە کتابی الطهارة دەست پێەکە، بەشی طهارە واتە پاکێتی. المياه التي يجوز بها التطهير 7 مياه، ئەو ئاوانەی کە دروسە ئینسان خۆی پێ پاکاتەوە، واتە تاراتی پێ بگرێ، واتە دەستنوێژی پێ بگرێ، واتە غوسلی پێ بکە، واتە جلوبەرگی پێ بشوە. 7 جۆر ئاوە: ماء السماء واتە ئاوی باران، وماء البحر واتە ئاوی دەریا، وماء النهر واتە ئاوی ڕووبار، وماء البئر واتە ئاوی بیر، وماء العين واتە ئاوی کانی، وماء الثلج واتە ئاوی یعنی بەفر کە بەفرە و تاواوەتەوە ئاوەکەی، وماء البرد واتە ئاوی تەرزە بتاوێتەوە ئاوەکەی. ثم المياه على 4 أقسام. ئەمجا ئاو لە ڕوانگەی پاکێتی و لە ڕوانگەی پیسێتیەوە ئەبێ بە 4 قسم، 4 بەش. طاهر مطهر واتە طاهر مطهر غير مكروه استعماله، طاهر مطهر غير مكروه استعماله وهو الماء المطلق. جۆر یەکەم ئاوەکە پاکە و هەروەها پاکەرەوەشە، یعنی خۆی لە خۆیان پاکە، ئەگە بدا لە گیانت یا بدا لە شتێک پیسی ناکە، و هەروەها پاکەرەوەشە بۆ پاکردنەوەش ئەشێ، مەکروه نییە بەکارهێنانی، یعنی ناپەسەند نییە بەکارهێنانی. ئەویش بریتە لە ئاوی مطلق واتە ئاوی ڕەها، ئەو ئاوەیە کە پێی ئەوتری ئاو، یعنی شتی تری لەگەڵان نییە، ناوی تری لەگەڵان نییە. ئێستا طبعا ڕوون زیاتر ڕوو نەبێتەوە چونکە بەشەکانی تر باسکەین ئەو کاتە زانین ماء المطلق یعنی چی. و جۆری دووهەم وطاهر مطهر مكروه استعماله وهو الماء المشمس. جۆری دووهەم ئاوێکە طاهرە، یعنی هەر وەکو باسمان کرد پاکە، و مطهرە و پاکەرەوەشە، بەڵام بەکارهێنانی ناپەسەندە لە لای زانایان، یعنی لە مەذهبی ئیمامی شافعیە بە ناپەسەند دێزانن کە ئەویش بریتە لەو ئاوەی کە لە وڵاتێکی زۆر گەرم بە گەرمایی خۆرەکە بدا لە ئاوەکە لە ناو قاپێکی ئاسندا بێ، یان لە ناو قاپێکا بێ کە وەکو تەنکی وەکو مس ئەمانە یەکسەر ڕاستەوخۆ خۆرەکە لێیدا ئەڵێن زەرەری هەیە، زانایان ئەڵێن زەرەر هەیە بۆ بەڵکی بۆ هەندێک نەخۆشی تری پێست. جۆری سێیەم بریتە لە ئاوێک طاهرە واتە خۆی لە خۆیان پاکە، بەڵام پاکەرەوە نییە، یعنی ئەگەر بدا لە گیانت یا بدا لە شتێک یعنی پیسی ناکات، بەڵام غیر مطهرە واتە پاکەرەوە نییە، یعنی بۆ دەستنوێژ ناشێ، بۆ غوسل ناشێ، بۆ جلشۆری ناشێ، بۆ ئەو شتانە ناشێ، یعنی بۆ بەکارهێنان بەکەلک ناهێ. وهو الماء المستعمل. ئەویش بریتە لەو ئاوەی کە بەکارهێنرابێ، پێشا یەکێک بەکارهێناوە بۆ دەستنوێژ و بۆ غوسل و بۆ ئەو شتانە، ئەو ئاوە یعنی پاشماوەی ئەو ئاوە بەکار ناهێنرێتەوە بۆ دەستنوێژ و غوسلی تر، یعنی دووبارە بەکار ناهێنرێتەوە. والمتغير بما خالطه من الطاهرات واتە ئەو ئاوەیە کە گۆڕانی بەسەر هاتووە، ناوەکەشی گۆڕاوە بەهۆی شتێکی پاکەوە کە تێی کەوتووە، یعنی ئاوەکە لە ئاوی مطلق دەرچووە، یعنی لە ئاوی ڕەها دەرچووە، ناوەکەی تەنها ئاو نییە بەڵکو شتێکی تریشی لەگەڵا هاتووە، بۆ نمونە کەفاو، بۆ نمونە قوڕاو، بۆ نمونە ماستاو، یعنی ئاوەکە بۆتە شتێکی تر، بەس تەنها ئاو نییە، شتێکی تری تێکەڵ بووە، تەنها ئاوی ڕوت نییە. ئەم ئاوە کە کەفاو بێ، مەسەلەن قوڕاو بێ، بۆ نمونە شەربەت بێ، بپسی بێ، هەر شتێک لەمانە، ئەمە خۆی بۆ خۆی پاکە، یعنی کەسێک ئەگەر ئاوێک لێیدا لەو جۆرە پیسی ناکات، یعنی پیس ناکات، جلەکەی پیس ناکات، یعنی بێنوێژی ناکات، بەڵام بەکار ناهێنرێ ئەم ئاوە بۆ دەستنوێژ و بۆ غوسل و بۆ ئەو شتانە، یعنی پیسی پاک ناکاتەوە. بەڵێ. جۆری چوارەم وماء نجس وهو الذي حلت فيه نجاسة وهو دون القلتين أو كان قلتين فتغير.
جۆری چوارەم ئاوی پیس. ئاوی پیس چییە؟ ئەو ئاوەیە کە شتێکی پیسی تێکەوت بێ. سێمە لە جۆری سێم وتمان ئاوێک کە شتی پاکی تێکەوت بێ. طاهیرە بەس مطهیر نییە، بەڵام ئاوێک ئەگەر شتی پیسی تێکەوت، بنمونە میزی تێکەوت، پیسی تێکەوت، ئەم ئاوە نەپاکە و نەپاکەرەوەشە، یعنی پیسە. ئەم ئاوەش ئەبێ لە قولەتین کەمتر بێ، یان قولەتین بێ و گۆڕابێ. قولەتین یعنی ئێستا لای خۆمان تقریبا بەرمیلێ نەوتە 190 لیتر تقریبا، ئەوە پێوترێ قولەتین لە کاتی خۆیان هینێک بووە قولە بووە بەکاریان هێناوە ئاویان تێکردووە، ئەو قولەیە تقریبا 100 لتر کەمتر بووە، 95 لتر بووە. قولەتین ليلة دياري شكا طبعا عليه. والقلتان 500 رطل بغدادي تقريبا في الأصح. هردو قلكا أكا بينصت رطل بغدادي أو رطل لجاتي وشون يسمى لتر بكاردينين أو رطل المكار هنا بينصت رطل كرديوت يدو قلة، يعني تقريبا دو رطل وشتي لتريكي يسي خوماني كردوها بوشي وازا وين بكار هنا ولا كاتي خويا. الروين السبابي كتر فصل في بيان ما يطهر بالدباغ. فصل كتر لرون كردنوي أويك باك أبيتوا بخوشة كردن. وجلود الميتة تطهر بالدباغ إلا جلد الكلب والخنزير وما تولد منهما أو من أحدهما. بيستي مردار وبو بيستي حيواني مردار وبو باك أبيتوا بخوشة كردن. تنها بيستي صقو براز نبي باك نابيتوا بخوشة كردن. أينا غير أوا همو حيوانێکی تر پاکە بێتەوە سەگ و بەراز پاک نابێتەوە، یان هەر شتێ تخمی سەگ و بەرازی تیابێ، یعنی لە تخمی سەگ و بەراز بێ یان تخمی یەکێکیان بێ، ئەوە پێستەکەی بە خۆشەکردن پاک نابێتەوە، چونکە ئەسڵی حیوانەکە خۆی پیسە لە لای ئیمامی شافعی یان لە مەذهبی ئیمامی شافعیە. وعظم الميتة وشعرها نجس إلا الآدمي. وإسكي يعني إسقاني حيواني مردارەوە بوو و هەروەها تووکەکەشی پیسن إلا هي إنسان نبي لا آدمي نبي آدمي أجر مرديش إسقانك هر باكا و موكي وقشكي وتوككي يعني هر باكا. فصل في استعمال الأواني. فصل في استعمال الأواني يعني فصل كي تقدر باري بكارهناني قابو قاتشاخ. ولا يجوز استعمال أواني الذهب والفضة ويجوز استعمال غيرهما من الأواني. دروستنيا بكارهناني قابو قاچاخي آلتون وهروها زيو بكارهناني أما وكو قابو قاچاخ وكو قاب لما قازان هر أدواتي وكو حتى وكو پرداخ أما بكارهنانيان حرامة ودروستنيا بلام غيري أما همو مادة كتر دروس بكارهناني بابا نرخيش بمادك حتى ألماسيش بيه هر دروس بكارهناني بلام هي أو دو مادة كآلتون وزيوة بكارهنانيان حرامة. فصل في السواك. فصل كي تدر باري السواك. والسواك مستحب في كل حال إلا بعد الزوال للصائم. سواك سنة بكارهناني لهمو حالتك إلا باش نمروان نبي يعني باش أويك نيوجي نمرو أبي بوكي بوكسيك بالرجوة يعني الرجوان لباش نيورو نابي بكاري بينن. طبعا بلغشان حديثك أبي هريرة كخوالي الرازي بك أفرمي لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك. بوني دمي الرجوان لله خوي تعالى لبوني مسك خوشترة وتويانا يعني أما زياتر بوني دمي الرجوان لدواني ورو زياتر دركبه بويا بس يواكردن أو بونا ناميني لبر أوا وان بباش زانيوا. بلام حل مذهب إمام الشافعي ومالك لزانان وكو إمام نووي أوانا وللرأي أصحيشا ويك هيج كراهتك كتانية دواني والرج بكاري بيني هيج مشكلة كتانية ويا سواك بكارهناني لها محالتك أعسائية حتى بالرجوانش. وهو في 3 مواضع أشد استحبابا. لسيشونا سواك زياتر سنة بكاري بيني عند تغير الفم من أزم وغيره. دوای ئەوەی کە بۆنی دەم گۆڕا بەهۆی قسە نەکردنەوە یان نەخواردنەوە یان هەر شتێکی تر ئەگەر بۆنی دەم بگۆڕێ بەکارهێنانی سیواک سنەتە. وعند القيام من النوم وهروها
لا باش أوي كلخو هالصاي سنة سواك بكار بيني، وعند القيام إلى الصلاة، وهروها كاتيك هلا سيبونيوش كاتي أتبنيوش بكي سنة سواك بكار بهنري. پیغمبری خوشویست صلى الله عليه وسلم فرمي لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك مع كل صلاة. أجر لبر النبي بار لسر أمتكم قرسكم أو أمرا بيكردن سواك بكان لقل همو نيوجكا. فصل في فروض الوضوء وسننه، فصل كتير درباري فرز سنتكاني دزنيوش. وفروض الوضوء 6، فرزكاني دزنيوش ششن: النية عند غسل الوجه وغسل الوجه وغسل اليدين إلى المرفقين ومسح بعض الرأس وغسل الرجلين إلى الكعبين والترتيب على ما ذكرناه. فرزكاني دزنيوش لمذهب إمام الشافعية طبعا أم فرزانة خوش يسكانم أجر يك داني نكي دزنيوش قد بطالة شش دانية يكميان نيت كاتيكا أتويد دم شابو شوري لو كاتب نيتي دزنيوش هبه خوي نيتك هلا أولي دزنيوش كوا إنسان أيهن يعني أيهنيت ضري خويا طبعا نيت أويك لدل ونيت بيني بلام أم علي أجر لكاتي دزنيوش يكم ركن يكم فرزي دزنيوش كبريتي لدم شابو شوردن أجر بيش أو نيتك نبي معناه ويا نيتك لكاتي خويا نهيناوا يعني تو أبي بيشي أوج بيهني حركة دست كده دزنيوش أبي نيتي دزنيوش تهبي بدل يخوتها نيتك أهني طبعا نيت بدم نية لا دزنيوش بيغمري خاص الله عليه وسلم نيتي بدم نهيناوا بويا تويش بدم نايهني بلام أهني تدلتا. النية عند غسل الوجه أو كم فرزي دزنيوشا دهم وغسل الوجه وشوريني دموچاو شوردني دموچاو أو فرزي دوهمي دزنيوشا طبعا دموچاو لا لو شنو كقش درجة حتى كوتاي شناكت أو دموچاوا يعني لبانو بوخوار ولم لا شوال لا جوتوا لسرتاي جوا بو أم لا جوت أو بين بكاملي في أو تريد دموچاو. وغسل اليدين إلى المرفقين وشوردني هردو دس إلى ليرة بمعنى معايا يعني لقل أنيشكا كانتا لقل قرنا سكتا يعني دس الأشوري لقل قرنا سكتا أما دسي راس طبعا سنة بيش دسي شب يعني فرزك أوي هردو دست بشوي أم دسك أو دسكش. ومسح بعض الرأس ومسح كردني هنديك لسر للاي مذهب ما الشافعي يعني فرزك لك والله بيتوا أجر شي باش ويا همو يعني إنسان بو احتياطا شو كان دي لزانان ممكن همو سر أبي مسح بكري باش ويا إنسان همو يمسحك بلام لمذهب إمام الشافعي هنديك لا سريش مسح بكي هر دروسة. وغسل الرجلين إلى الكعبين وشوردني هردو بيه حتى وكو جوزنجا كان يعني حتى قاب الرقت يعني قاب الرقش لقل يعلم إلى ليرة بمعنى معايا يعني قاب الرقش لقل أبي بشوي بجواني بيت هيتش شنكينا يعني نشوري بجواني بشوي. والترتيب على ما ذكرناه وأمانيك باس مان كد أم فرزانة أبي همي بترتيب يعني أبي يكل دوايك أبي بيشان يتكا أم جا دم شاو شورين أم جا دسو بال شورين لقل قرناسك كان أم جا مسحي سر أم جا غسلي هردو بي شوردني هردو بي لقل جوزنك كان لقل قاب الرقة أم ترتيبه ضرورة نابي هيتشان بيشي هيتشان بكبه يعني فرزكان نابي ترتيبي تابي بلام لسنة كان أجر ترتيبك اشتيق فرزكان نابي ترتيبك يتيق دي بلام سنة كان أجر ترتيبك اشتيق دي كيشيك دروس نابي إن شاء الله. سنة كان دزنيوج دشتا وسننه 10 أشياء وسنة كان دزنيوج دشتا: التسمية بسم الله كردن لسرتاوا وغسل الكفين قبل إدخالهما الإناء وشوردني هردو دست بيشوي بكيتا أو قابيك آوي لدركي بو دزنيوج جالان وابو قابي كندانا أو لنا وقابك آوي عندك دزنيوجان كرتوا بيشا دست بشو چونکە تو ئینسان نازانێت چی بەدەستیەوە هاتووە کاتی ئەخەوێ یان لە کاتەکانی ترە دەست ئینسان پێویستە بۆیە پێش ئەوە باش وایە تۆزی قاپەکە لا بکەیتەوە دەست سێ جار بشوی ئەمجا دەستکەی بە دەستنوێژ یعنی دەستکەیتە ناو ئاوەکەیە ئاوی دەستنوێژ دەرکەی. والمضمضة وأو هەڵدانە دەم والاستنشاق وأو هەڵدانە لوت طبعا ئاوەڵە دەیتە دەم و دەریەکەی ئاو هەڵدانیتە لوت و هەڵێ مژیت و دوای ئەوە دەریەکەیتەوە. ومسح جميع الرأس
ومسح هموسر. طبعا هو دیارە مسح هموسر ئێمەوتمان لەلای هەندێک لە زانایان ڕوکنە، بەس لەلای ئیمامی شافعی مسح هەموو ڕەئس هموسر ڕوکن نییە، سنەتە، بەڵام هەندێکی ڕوکنە، بەڵام باشتر وایە هەمووی بکەین، ئەوە بێ ئاگامان لێ بێ. ومسح الأذنين ظاهرهما وباطنهما بماء جديد، ومسح هەردوو گوێ، ناوەکەی و دەرەوەکەی، ناوەکەی بە پەنجەی شایەتمان و دەریشی بە پەنجەی گەورە مەسحەکەی بە ئاوێکی تازە، یعنی دوای ئەوەی کە مەسحی سەرت کرد هەر دەست دووبارە دەست دێتە بەر ئاوەکە، ئەمجا مەسحی گوێشەکەی. طبعا لە لای مەذهبی ئیمامی شافعی وایە، هەندێک لە زانایان ئەڵێن هەردووی ئەبێ بە یەکەوە بکەی، یعنی مەسحی سەرەکە و مەسحی گوێکە ئەبێ بە یەکەوە بیکەی، ئەتوانی بە یەکەوە بیکەی، هەندێکیان وا ئەڵێن. وتخليل اللحية الكثة، ودەست خستنە ناو ڕیشی پڕ، ئەگەر ڕیشت پڕ بوو باش وایە دەست خەیتە ناوی، یعنی گوێ لێ ئاو ئینەکەی هەڵەگری ئەیخەیتە ژێر چەناکەت و ئەیخەیتە ژێر ڕیشت و دەستە خەیتە ناو ڕیشت. وتخليل أصابع اليدين والرجلين، وهروها دەست خستنە ناو پەنجەکانی دەست و پێ، دەست خستنە ناو پەنجەکانی دەست و پێ بۆی باش تەڕ ببێ. وتقديم اليمنى على اليسرى، والسنة وایە دائما لای ڕاست، ئەو شتانی کە لای ڕاست و چەپیەیە، دەست و پێ و ئەوانە باش وایە پێشا لای ڕاست، ئینجا لای چەپ. والطهارة ثلاثة، وأمانی کە باسمان کرد ئەم فەرز و سنەتانە باش وایە سێ بێ. والموالاة، وهروها موالات يعني هەموو ئەندامەکان یەک لە دوای یەک، يعني ئەی شۆری بەبێ ئەوەی وشک بێتەوە، بەبێ ئەوەی بێڵ، يعني ئەوە مەسافەی بدەی تا ئەو ئەندامەی پێش وشک بێتەوە، اینجا ئەمەکەیتە بشۆی، نا هەر هەمووی بەدەم یەکەوە، کە دەستنوێژت کرد هەمووی بەدەم یەکەوە. ئەمە طبعا سنەتە، بەڵام لای مەذهبی ئیمامی مالک ئەمە فەرزە، کەوا ئەگەر بێت و يعني بۆ نمونەیەک بێنینەوە، تۆ دەستنوێژ دەگرت، نیوەی دەستنوێژەکەت گرت بوو، یەکێ دای لە دەرگات و چووی دەرگات کردەوە، تاخیر بووی 5 دقەیەک، دەست يعني ئەو ئەندامانە وشک بوونەوە، لە لای مەذهبی ئیمامی مالک ئەبێت دووبارە دەستنوێژەکە لە ئەوڵەوە بگریتەوە، بەڵام لە لای مەذهبی ئیمامی شافعی سنەتە ئەگەر لە ئەوڵەوە بگریتەوە، بەڵام ئەشتوانی هەلو شوێنەوە دەست پێ بکەیتەوە کە تایە وەستای باوشکی شۆ ببێتەوە، يعني فەرز نییە موالات لە لای ئیمامی شافعی، بەڵام سنەتە، بەڵام لای ئیمامی مالک فەرزە. فصل في الاستنجاء، ئەمجا فەصلێکی تر دەربارەی دەست بە ئاوگەیاندن و خۆپاکردنەوە کاتێکی تەسەر ئاو. والاستنجاء واجب من البول والغائط، والأفضل أن يستنجي بالأحجار ثم يتبعها بالماء. خۆپاکردنەوە پێویستە لە میز و لە پیسی، يعني واجبە ئینسان خۆی پاکاتەوە لە میز و پیسی، و باشتر وایە کە خۆت پاکردەوە بەبەرد خۆت پاکەیتەوە پاشان ئاو بەکاربێنی. ويجوز أن يقتصر على الماء، ودروسش تەنها ئاو بەکاربێنی، دروسش تەنها ئاو بەکاربێنی، أو على 3 أحجار ينقي بهن المحلة، وهروها دروسش بتەنها بەرد بەکاربێنی، ئەگەر بەرد بەکارهێنا 3 بەرد بەکاربێنە بە جوانی ئەو شوێنەی پێ پاکەکەیتەوە، يعني ئەو شوێنی میزەکە و شوێنی پیسەکە بە جوانی پاکەکەیتەوە، يعني دروستە ئینسان بەس بە کلنس، يعني بۆ نمونە خۆی پاکاتەوە. هەروەها دروستیشە بە بەرد، دروستیشە بە هەر شتێکە پیرۆز نەبێ، ئینسان دروستە، يعني ئێسقان نابێ، و هەروەها پاشەڕۆی حیواناتی تر نابێ، بەڵام دروستە بە شتانی تر خۆت پاکەیتەوە، یان بە قاقەزی ئەگەر نووسینی تیاکرابێ بۆ خۆت پاک نەکەیتەوە باشە. بە بەرد، بە ئاو، بە کلنس، بە ئەمانە دروستە خۆت پاکەیتەوە، بەڵام ئاگات لێی بێ ئاوەکە باشترە، ئەگەر یەکێکیانت کرد ئاوەکە باشترە. ئەم ئەڵێ ئەگەر بەرد بکەی پاشان ئاو بەکاربێنی، يعني کلنس و پاشان ئاو بەکاربێنی باشترە، لەبەرەوەی زیاتر ئینسان پاکە بێتەوە، بەڵام ئەگەر یەکێکیانت بەکارهێنا دروستە تەنها ئاوەکە بەکاربێنی، يعني باشتر وایە ئاوەکە بەکاربێنی. ئەگەر حاڵەتی نەخۆشیان هەر حاڵەتێکی تر نەتوانی ئاوەکە بەکاربێنی، ئەتوانی بەتەنیا بە کلنس یا بە بەرد بە ئەو شتانە خۆت پاکەیتەوە. فإذا أراد الاقتصار على أحدهما، أجر ويست يعني يكيان بكاربيني، يعني آو يان برد كاميان، فالماء أفضل، طبعا آو كباشتر شكا زيادة الإنسان باككاتوا. ويجتنب استقبال القبلة واستدبارها في الصحراء، نابي إنسان روبكات قبلة وبشتي شي تبكى لكاتي دەست بە ئاوگەیاندنە، ئەما ئەگەر لە سەحرایە بوو هیچ لە بەردەمتا نەبوو. طبعا لە مەذهبی ئیمامی شافعی ئەگەر شتێک لە بەردەمتا بوو، یعنی شتێک بەردەمی تۆ قیبلەی گرتە بوو، دیوارێک، دەرگایەک، بەردێکی گەورەیان، هەر شتێک دروستە ئینسان دەست بگەێنتە ئاو، ڕوشی لە قیبلە بێ یان پشتیشی لە قیبلە بێ. طبعا لەسەرەوە خلاف هەیە لە نێوانی زانایانە،
باشتر وایە ئینسان هەلو حاڵەتە شەڕ و لە قیبلە نەکاو پشتیشی تێ نەکە، ینی ئاو دەسان کە لە ماڵە دروستەکرێ باش وایە با ئاو دەستیش بێ و دیواری هەبێ ڕوون لە قیبلە نەبێ و پشت لە قیبلە نەبێ، وا باشترە. خۆ ئەگەر ناچاریش بیت دروستە بە پێی مەذهەبی ئیمامی شافعی، چونکە ئەڵێ کە شتێک لە بەردەم تابوو لە بینی تۆ قیبلەیە دروستە ئینسان ڕووکاتە قیبلە و پشتیشی تێ بکە. ويجتنب البول والغائط في الماء الراكد، ونابێت ئینسان میز و پیسی بکاتە ناو ئاوی وەستاوە، نابێت بەڵکو ئەبێ ئاوەکە دەرەکەی ینی لە دووری ئەوە بۆی میز و پیسەکە تێکەڵ بە ئاوەکە نەبێ لە دەبەیەکە لە شتێکە ئاو دەرەکەی لەو ئاوە وەستاوە و لە دووری ئەوە دەسەکەێنێتە ئاو بۆی تێکەڵ بینەکە نەبێ وش ئەو ئاوە ڕاوەستاوە پیس نەبێ. وتحت الشجرة المثمرة، وهروها نابێت لە ژێری دارێکی بەردارە دەست بە ئاوەکەێنی. وفي الطريق، وهروها لە ڕێگاوبانیشە. والظل، وهروها لە سێبەری خەڵکا کە دانشن ئیسراحەتی تیاکەن، وهروها خۆرە تاویش ینی لە کاتی زستانانە. والثقب، وهروها لە کونی میز ناکەیتە ناو کونیەک، ینی بە تایبەتی کونی لەو دەشت و چۆڵایانە، چونکە لەوانەیە ئەو کونە کونی حیوانێک بێت دوایی زەرەرت پێ بگەێنیان تۆ زەرەر بە ئەو بگەێنی نابێت. ینی طبعا بۆ مەسەلەی میزکردن مامۆسایەکم هەبوو ڕۆژێکیان باسی ئەوەی کرد کە لە دەیەک لە دەیەکانی گەرمیان کابرایەک میزی کردووە ناو کونیەک، دوو پشتێکی لێوە دەرچوو بوو دابوویە کابراوە کابرای کوشت بوو. دیارە ئەو شوێنە دوو پشتیان زۆر کوژە، یعنی بکوژە شوێنەکە، بۆیە باشتر وایە ئینسان ئاگای لە خۆی بێ و وریابێ میز نەکاتە ناو کونوشت. ولا يتكلم على البول والغائط، و لەسەر لە کاتی دەست بە ئاوگەیاندنە میزکردن بێ بەتەنیا یان پیسیکردن بێ قسەکردن قەدەغەیە. ولا يستقبل الشمس والقمر ولا يستدبرهما، وهروها ئەڵێ نابێت ڕووکەیتە خۆر لە کاتی ڕۆژە و نابێت پشتیشی تێ بکەی، و هەروەها لە کاتی شەوانیشە نابێت ڕووکەیتە مانگ و هەروەها پشتیشی تێ بکەی. بەڵام ئەمە دیارە هەزانایان ینی وتویانە ئەمەیان ئاساییە، چونکە هیچ بەڵگەیەکی لەسەر نییە. دروستە ئینسان ڕووکاتە خۆر و پشتیشی تێ بکە و ڕووکاتە مانگ و پشتیشی تێ بکە، چونکە هیچ بەڵگەیەکی ئەوتۆمان بەدەستەوە نییە کەەوە بیکەین بە بەڵگە لەسەر قەدەغەکردنی. فصل في نواقض الوضوء، دێنە سەر بابەتی ئەو شتانی کە دەستنوێژ ئەشکێنێ. والذي ينقض الوضوء 6 أشياء، ئەو شتانی کە دەستنوێژ بەتاڵەکاتەوە 6 شتن لە لای مەذهبی ئیمامی شافعی. ما خرج من السبيلين، هەر شتێک لە پاش و پێش ئینسان دەرچێ ئەوە دەستنوێژ بەتاڵەکاتەوە، میز بێت یان هەر شتێکی تر لەوانی کە لە پێشی ئینسان دەرچێ، و هەروەها لە پاشیش پیسی بێیان هەر شتێک خوێن بێیان هەر شتێک لە پاشی ئینسان دەرچێ دەستنوێژ بەتاڵەکاتەوە. والنوم على غير هيئة المتمكن، وخوتن لەسەر يعني بە شێوەیە کە هيئة متمكن نبي، لە حاڵەتی هيئة متمكن لە لای مەذهبی ئیمامی شافعی ئەوەیە کە ئینسان يعني چوار مشقی دانیشت بێ لە شوێنێکە لەسەر جێگایەکە ڕق بێ کە بە شێوەیەک دانیشتووە کە نێڵێ هەوا لە گیانی دەرچێ، بە شێوەیە دانیشێ کە نێڵێ هەوا لە گیانی دەرچێ. دیارە ئەم بۆچوونە زۆر بۆچوونێک ینی بەهێز نییە، ئەوەی کە خوێندمەتەوە و ئارای عولەما لەم بارەوە قەناعەتم وایە کە خەوتن ئەگەر قول بێ، ئەگەر ئینسان خەوت و ینی ئاگای بە تەواوەتی لە خۆی نەما دەستنوێژی ئەشکێ بەو شێوەیشە بێت. هەتا یەکێ لە زانایان ئەفەرمێن ڕۆژێکیان من طبعا لەسەر مەذهبی ئیمامی شافعی بووم ئەوواڵێ لەسەر ئەم بۆچوونە بووم کەوا بە هەیئەی متمەکین ئینسان دەستنوێژی ناشکێ. ڕۆژێکیان لە مزگەوت دانیشت بووم، کابرایەک لە پاڵما لەسەر ئەو هەیئەتش دانیشت بوو، دەستنوێژی شکا. ئەڵێ منیش دوایەوەی ئیمام هاتە سەر مینبەر بۆ خودبەدان پێم وتم هەڵسە دەستنوێژ بگرەوە، تۆ خەوتەوەی وتی من بە هەیئەی متمەکین خەوتمە، ینی بە شێوەیە خەوتمە کە دەستنوێژم ناشکێ. ئەڵێ پێم وتم هەڵسی باشترە، چونکە من گوێم لێ بوو دەستنوێژت شکا. ئەڵێ کردی بە هەرا لێم، وتی خۆت بوویتەوە ئەمانە و ینی کابرا چۆن بڵێ دەستنوێژی نەگردەوە و بەو شێوە نوێژەکەشی کرد. ئەڵێ من بەگوێی خۆشم بیستم کە بایەکی لێبەر بوویەوە و دەستنوێژەکەی شکا. کەوا بوو باش وایە ئینسان ئەگەر خەوی لێکەوت خەوەکەی قول بوو دەستنوێژ بگرێتەوە، ئەوە باشترە، والله أعلم، احتياطا ئەوە باشترە. وزوال العقل بسكر أو مرض، هەروەها بێهۆش بوون بەهۆی شتێکی خوارد سەکران بوو
يعني بێهۆش بوو یان بەهۆی نەخۆشیەوە. طبعاً خۆ شتی مسکر حرامە، بەڵام ئەگەر ئینسان خواردی یان نەیزانی یان حاڵەتێک بوو ئیتر دەستنوێژی ئەشکێ. هەروەها هەندێک نەخۆشیشە ئینسان بێهۆشەکە دەستنوێژی پێ ئەشکێ. ولمس الرجل المرأة الأجنبية من غير حائل. لا إمام الشافعي ئەگەر پیاو دەستداتە ئافرەتێکی بێگانەوە کە بشێ بیخوازێ یعنی مەحاریم نەبێ بەبێ ئەوەی شتێک لە بینیان نەبێ، یعنی پێست بدا لە پێست دەستنوێژ ئەشکێ لە مەذهبی ئیمامی شافعیە. طبعا دیارە مناڵێک ئەگەر نەگەیشت بێتە حەدی تەمیز و ئاگا بوون لە خۆی ئەوە دەست لێدان دەستنوێژ ناشکێنێ. ئیتر ئەگەر مناڵەکە کوڕ بێ یان کچ بێ، طبعا کاتی ئەڵێن کوڕ بێ ئەگەر ئافرەت دەستی دایلی، و هەروەها ئەڵێن کچ بێ ئەگەر پیاو دەستی دایلی ئەوە دەستنوێژی پێ ناشکێ. یعنی بۆ مناڵێک کە هێشتا تەمیزی نەبووە، حەزی بۆ دروست نەبووە. بەڵێ طبعا ئەم بۆچوونەیش کە دەستنوێژ لە دەست پێوەدان ئەشکێ، ئەم بۆچوونەجێی خلافێکی زۆر لە نێوانی زانایانە. کۆمەڵێک ئەڵێن بە شەهوەتەوە ئەشکێ، ئەگەر یعنی دڵت وەکو بە شەهوەتەوە دەستدا لە کەسەکە دەستنوێژ ئەشکێ. هەندێکیش ئەڵێن لە هەموو حاڵەتێکە دەستنوێژ ناشکێ، و لە مەذهبی ئیمامی شافعی بە شەهوەت بێ و غیری شەهوەت بێ دەستنوێژ ئەشکێ. و خلافەکەش هەمووی لەسەر ئەو ئاەتەیە کە خوای تعالی فەرمی ئەو لامەستم النساء، هەندێک لامەسە بە معنای جیماع لێکدەنەوە بە معنای مەجازیەکەی، هەندێکیش بە معنای حقیقیەکە لێکدەنەوە کە بریتیە لەوەی دەستدا لە دەست، یعنی دەستی لێدا پێست بدا. ئەوانی تر ئەڵێن کە بە معنای مەجازی ئەڵێن جیماع، لە حاڵەتی جیماعی نێوانی ژن و مێردا دەستنوێژ بەتاڵە بێتەوە. بابەتێکی خلافی زۆر قوولە. ڕۆژێکیان گوێم لە مامۆستایەک بوو لە قەناتی ئەناس هینەیە کرد، یعنی وەکو وتارێدا، مامۆستاکە دکتۆر صەفوەت الحیجازی بوو. 2 ساعات بەرنامەکەی 2 ساعات بوو، باوەڕەکەن نزیکەی ئەو 2 ساعاتە ئەو بەڵگەی ئەمیانی هێناوە، بەڵگەی ئەوانی هێناوە، بەڵگەی ئەمانی هێناوە، بەڵگەی ئەوانی هێناوە، لە ئەخیرە یعنی ئەوەندە بەڵگەکان لە یەکەوە نزیک بوون، یعنی باوەڕەکەی یعنی وەکو بڵی نێ ئەتوانی تەرجیح بدا لە بینی ئەوانی کە ئەڵێن دەستنوێژ ئەشکێ و ئەوانیش کە ئەڵێن دەستنوێژ ناشکێ. یعنی بەڵگەکان بەو شێوە نییە کاندی خەڵای خۆمان ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکسەر ئەڵێ ماچی خێزانەکانی کردو و دەستنوێژی نەکردو چووە بۆ نوێژ. ئیمامی شافعی فەرمێ ئەو حەدیثە ئەگەر من بە صحیحی بزانم، ئیمامی شافعی طبعا بە ضعیفی زانیوە حەدیثەکە، ئەڵێ ئەگەر بە صحیحی بزانم منیش دەستنوێژم ناگردەوە لە دەست پێوەدانی ئافرەت، بەڵام دیارە حەدیثەکە لای ئیمامی شافعی ضعیفە. وە بەڵگەی هەردوو لا بەڵگەیان زۆر یعنی بەڕاستی مەسەلەکە زۆر خلافەکە زۆر قوولە، زۆر توندە یعنی لەم مەسەلەیە. بۆیە ئێمە تەنها ئەوە ناڵێن مەذهبی ئیمامی شافعی ئەڵێ دەست پێوەدان دەستنوێژ ئەشکێنێ، دەست پێوەدان دەستنوێژ ئەشکێنێ. دیارە غیری ئیمامی شافعیش ڕەیان جیاوازە. بەڵێ ومس فرج الآدمی بباطن الكف، و هەروەها دەست لێدانی ئەندامی میزکردنی ئادەمیزاد ئەگەر بە ناوی دەست لێدا دەستنوێژت ئەشکێ. و هەروەها دەست لێدانی پاشەوەش، یعنی پاشە مەبەستمان شوێنی پیسیکردنە، دەست لێدانی ئەوەش دەستنوێژ ئەشکێنێت لە بۆچوونی نوێی تازەی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ. لێرە ئەبێ بزانین ئەم بێدەستنوێژیە کە یعنی بەم شێوە دەستنوێژەکان ئەشکەکەی سەباسمان کرد، ئەمە بێت پێوتێت بێدەستنوێژی بچووک، یا پێوتێت حەدەثی ئەصغەر. ئەوەی کە ئێستا دوای ئەمە باسیەکەین مەسەلەی غوسل و لەشگرانی، ئەوە پێوتێت حەدەثی ئەکبەر، یعنی ئەوەی کە تا ئێستا باسمان کردێ کە دەستنوێژ شکاندن بێدەستنوێژی، ئەو پێوتێت حەدەثی ڕووداوی بچووک، حەدەثی ئەصغەر. ئەوەی دوای ئەمە کە باسەکرێ پێوترێ حەدەثی ئەکبەر. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی عەفومان کە و لێمان خۆش بێ و قسەکانمان بە شێوەیەک بێ کە سوودی هەبێ بۆ هەموو لایەک.